سڵاو کاتتان باش. ئەمن کوردێکی دانیشتووی ئوروپام، خەڵکی شاری شنۆی ڕۆژهەڵاتی کوردستانم. هەموو ڕۆژێ ڤیدیۆیەک دادەنێم ڕوانگە و بیر و بۆچوونەکانی خۆم باز دەکەم. هیچ کەس نسحەت ناکەم، هیچ کەسیش ئامۆژگاری ناکەم، بەڵام لەسەر ئەو باوەڕم دەبێ ئەو ڕەوتە بمێنێتەوە، دەبێ ئەو شۆڕشە درێژەی هەبێ هەتا ئەو ڕۆژەی سەر دەکەوێت. ڕووی قسەم لەگەڵ ئێوە لاوانی خۆشەویستە. ئەو شۆڕشە و ئینقلابە بەنیوی لاوان و ژنان نێو دەردەکە. ژنان و لاوانن، بە تایبەتی لاوانی 18 و 20 ساڵ و 25 ساڵ. ئەوانە چینی ئێستان، نەسلی ئێستان. لاوانی خۆشەویست، ئەمن 45 ساڵم، نەسلی من ئەو نەسلەی کە زەمانێک ئینقلاب کرا جەوان بوو. ئەمن ئەگە ئینقلاب کرا تازە لەدایک بووم. نەسلی پێش من و نەسلی دوای من، یعنی سێ نەسل تێدا چوو. ئێوەش ئەگەر شۆڕشێنەکەن تێدا دەچن. ئێمە نەجەوانیمان کرد، نە منداڵیمان کرد، هیچمان نەکرد، هیچ تاممان لە دنیا نەدیت. زۆربەی هەرە زۆری ئێمە ئێستا لەباری ڕەوانیەوە نەخۆشی. زۆربەی هەرە زۆری ئێمە، زۆربەی هەرە زۆری ئێمە نە دەرسی خوێند، نە کاسبێکی ئەو تۆی هەبوو، نەخۆشی دیت، نە ئیزدوازێکی موفەقی کرد. زۆربەی هەرە زۆری ئێمە، زۆربەی هەرە زۆری ئێمە نەخۆشی جنسی لێوە دەرکەوت. هەر بۆچی کە ئێران بە پێی ئامارەکان ئێران زۆرترین نەخۆشی جنسی دنیای هەیە. ڕەوانشناسێک دەیکوت ئەمن لەگەڵ خەڵکی ئێرانی قسەم کردووە. خەڵکی ئێرانی زۆربەی هەرە زۆری لەباری جنسیەوە نەخۆشە. بۆ ئەو سیستمە وای لێ کردو. ئەو سیستمە هەموو شتێکی تێکەڵ کرد، بەڵام ئێمە جوانیمان نەکرد. ئێمە تەنانەت نەمان دەتوانی بچینە سینەمایە چاو لە فیلمێکی بکەین. تەنانەت 10 ساڵ و 15 ساڵی ئەوەڵی ئینقلابێ فیلمەکان هەمووی جەبهە و حاجی و بگر و بگوژە بوو. جەبهەیەکی بکە بە زۆری بەستۆی ئێرانیان داهێنا و شەڕ و هەڵان ساز کرد و 8 ساڵان گرانی بوو. گرانیەک کە کەس بەڕێ نەدەچوو. ئێمە ژیانمان نەبوو. ئێوەش ئەگەر وا بکەن ژیانتان نابێ. منداڵی ئێوەش نایبێ. منداڵی ئێوەش نایبێ. خەڵکی ئێرانێ ئەو دەمەی هەمووی لەباری جنسیەوە نەخۆشە، لەباری ڕەوانی و لەباری ڕەفتاری و هەمووی کێشەی هەیە. بەڕاشکایی پێتان دەڵم، بۆ خۆشتان هەستان پێکردو. ئەمن تەلەفۆنێ دەگەڵ خزم و برا و خوشک و کەس و کار و هاوڕێ و هاو کلاسی خۆم دەکەم. تەلەفۆن دەگەڵ هەر کەس دەکەی، ئەتو 5 دقان ناتوانانی قسان بکەی. هەموو گیانی دەرد و خەم و ئازارە. ئەتو 2 دقان قسە لەگەڵ کەسێکی دەکەی بەش دەگەڵ بە شەڕ دێ. جوان جوانم وەبیرە تۆگە ڕانەندە بای لە ئێرانێ دەبا هەمیشە ئاسنێک تاربێلێک قوڵەدارێکت پێبا لە بن سەندەڵی شۆفێردانەوە، بۆ ئەوەی کە ئەگەر تەسادفت کردە پێشدا دەبێ ئاگەر لەبێ لێت نەدەن. ئەوە نیشانەی چییە؟ ئەو نیشانی ئەو وڵاتە تێکەڵە، ئەو خەڵکە ڕەوانی هەموو تێک چووە. ئەوم سیستمە لێ دەکات، هەمووی دەگەڕێتەوە بۆ سیستم. ئەگەر ژینگەر، ئەگەر دەور و بەرد، ئەگەر ئەو محیتەی تێیدا دەژی، ئەگەر محیتێکی ناسالم بوو، دەی تەبیعەتەن توش ناسالم دەبێت، نەخۆش دەبێت. کەوا بوو لاوانی خۆشەویست، ئەگەر ئەو شۆڕشەی نەکەن، ئێوەش وەک سێ نەسلی ئێمە تێدا چوو. ئێوەش وەک ئێمە شەرمەندەی منداڵەکانتان دەبن، وەک ئێمە شەرمەندەی منداڵەکان. ئەمن کە ئێستا هاتوومەتە ئەوروپای لە ترسیەوەی کە شەرمەندەی منداڵەکەم نەبوو هاتوو. بەڵام ئایا دەکرێ هەموو خەڵکی ئێرانیەوە دەرکەوێ بێتە ئەوروپای؟ نا، هەموو خەڵک ناکرێت. بۆ هەموو کەس جێبەجێ نابێ. تەنانەت هەموو کەسێکیش لێرە سەرکەوتوو نابێ. لە ئەوروپای لە غەریباتی موفق بوون کاری حەزرەتی فیلە. واش فکر مەکەن هەرچی هاتوۆتە ئەوروپای موفق بوو. ئەگەر 5% موفق بوو بێ، ئەوی هەمووی پەشیمانەوە لە شکستەیە. هەمووی بەڕاشکایی پێ دەڵم، هەمووی ئارەزووی دەکات بێتەوە وڵاتی خۆی. کەوا بوو دەبێ وڵاتەکەن بگۆڕین بۆ ئەوەی کە ئەو وڵاتە خۆش بێ و لەوێ نەڕۆی نەدەرێ. لاوانی خۆشەویست، ئەو فرسەتەتان لەبەردەستە. سبەی شەرمەندەی خۆتان و ماڵ و منداڵتان دەبنەوە. سبەی ناتوان دایک و باوە ببەنە دکتۆری.
جارێ ئەگەر ئەو شۆڕشە سەر نەکەوێت ئەو حکوومەتە پێدا دێ وا لەو وڵاتی دەکات وا لەو نیشتمانەی دەکات کە هەمووتان یا لە زیندان دەبن یا دەبێ هەڵێ بەداخەوە تازە شتێکە هاتووە و تازە ورەی خەڵکی ورەی حکوومەتێ دابەزیوە نیروی نییە هێزی نییە هیچی پێ ناکرێ هیچ پێ ناکرێ ئێران وڵاتێکە کە کابرا ناتوانێت پوڵی بیمارستانی خۆی بدا بۆچی لە ئێرانێ دکتۆری شخصی هێندە زۆرە ئەم ئێستا لە ئەوروپام هاتوومەتە ئێرە دەزانم بەدەگمەن ئینسان مەگەر سەرمایەدارەکان ئەو کەسان کە وەختیان نییە بچنە دکتۆری وەختیان نییە بچنە دکتۆری دەوڵەتی دەچنە دکتۆری شخصی لێرە وەک لای من نییە لە بازاری هەرجێی ببینی وەکو دوکانداران وەکو بەقاڵی مەتەبی دکتۆری لێبێن نێرە نییە بۆ هەموو خەڵک دەچێتە دکتۆری حکوومەتی دەچێتە بیمارستانی و بێداشت و دەرمانی بێداری و دکتۆر و دەرمان هەیە و چارەسەر دەکرێت بەڵام لە وڵاتێکی وەک ئێرانی سیستم هێندە غەڵەتە هەمووی کەس دەبێتە بچێتە دکتۆری شخصی و پوڵی بدا و کەسش پوڵی نییە ئەوە دەستی منە ئەمن ساڵی 1369 لە بیمارستانی تەورێزێ عمل کرا دەستی من سوتاون لە تەندورە کەوتوو هەموو هاوشاریانم دەزانن بەڵام ڕەنگە ئەوانەی هەمشاری من نەبن نەزان ئەم لە شاری شنوێ بەشێکی زۆر لە خەڵکی داناسی لە ئەویش لەبەرەوەی بوو خۆشنووسیم دەکردو لە ئێران یەک دوزار مەقام هێناو لە تەلەڤیزیۆنی شانیدا بەڵام ئەمنیان بەڕێ کرد بۆ بیمارستانی سینای تەورێزە ساڵی 69 کە عمل بکرێم ئەمن عمل کرام بەڵام پوڵی عملەکەم نەبوو بیدەم ئەو کاتی دەکردە 150,000 من پوڵی تەقریبەن یەک پەیکانی بوو برایان هاوشاریان خزمان دۆستان هاوزمانە هاو نیشتمانان ئەمن هەڵاتم لە تاریخ بوفەی بیمارستانیەوە ڕێیان پێنیشاندام هەڵاتم هاتمەوە پوڵەکەم نەدا شناسنامە و شتیشمان بەجێهێشت زۆر عیبەکەوەی دەڵێم بەڵام هەڵاتم پوڵم نەبوو ئەوە ئەمن توانیم هەڵێم ئەدی ئەو کەسێک کە ئێستا عملیشی ناکەن ئەمن عمل کرابووم چاپ بوومەوە 3 مانگ بوو لێ بووم تەختیان نەدە دامەدایان کردی بەسەر هەرزی بنووی مێر منداڵێکی 13 ساڵە دایان کو دەبێت لەسەر هەرزی بنووی تەختیشان نەدەدام من لەسەر وانێکی مزایکان دەنووستم لە پازشا هەڵاتم و هاتمەوە شنوێ لە تەورێزەوە هەڵات ئەوە کوێی سیستمە ئەوە کوێی وڵاتە تازە ئەو دەمی عملیان کردم ئێستا عملی شت ناکە ئێستا دەبێت پێشوەکە بمری دەبێت پوڵەکەی بدە دێگە پوڵت پێنەوە کاکە ڕامۆستن لە خۆتانی تێک مەدەن لەگەڵتانین ئێمە لە دەرەوەی وڵات لەگەڵتین ئێمە ئەخبارەکە و منعکس دەکەین ئێمە هەموو شتێکی دەکەین ئەوەی لە دەستمان بێت دەیکەین ئێوەش بیکەن ئێوەش ڕامۆست